و غەشیش فێڵیش جۆری زۆرە بە تایبەت لە معاملاتە. بۆ نمونە یاریکردن بە ترازوو زۆر خەتەرە خۆشەویستەکانم. فێڵکردن لە ترازووە نەکبەتی و قوربەسەریەکی زۆر گەورەیە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ڕەحمانە ئەفەرمێ وەئەقیموا الوەزن بالقسط ولا تخسروا الميزان. لە کاتی کێشانە و پێوانەیە زۆر عەدالەت و دادپەروەری بپارێزن، ئامان وریابن لە ترازووە فێڵ نەکەن ئەگەر بە گەردیلەیەکیش بێ. خوای تعالی لە سوورەتی مطففینە ئایەتی 1 بۆ 6 ئەفەرمێ وەیل للمطففین الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين. آمان ئاگادار بن وەیل قوربەسەری و بەدبەختی و دۆڵێک لە دۆڵەکانی جەهەنەم بۆ ئەو کەسانەیە کە لە ترازووە فێڵەکەن، کاتێک کە شت لە خەڵکە کڕن زۆر بە قورسی سەرقورسی ئەیکڕن، بەس کاتێک ئەیفرۆشن بە سەرسووکی ئەیفرۆشن. ئایا ئەوانە نازانن ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار ئەم دنیاە گشتی یەک دوو ڕۆژێکە و پاشان قیامەت هەیە؟ هەروەها خۆشەویستەکانم لە جۆرەکانی فێڵ ئەوەیە کە مەوادی ئێکسپایر، ئەوەی کە تاریخەکەی تێپەڕی کردووە بیفرۆشی و یان تاریخی و مێژوویەکی تازەی لێ بدەی، ئەوە نەکبەتی و قوربەسەریە. خۆی تعالی بمان پارێزێ و بتان پارێزێ.